هەموو کاتێکتان شاد بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان و بەرنامە پرزانیارەکەی خۆتان چارە. کامەرانم کە لە ئەڵلقێکی تازاتمە خزمەتتان بۆ درێژەدان بە زنجیرە باسەکانمان دەربارەی بۆنە ناخۆشەکانی جەستە کە ئێستا لە تەنیشتی منەوەی بینن ناونیشانی ئەڵلقەکانی ڕابردوو دەستمان پێکرد بە یەکەم بەرنامە دەربارەی بۆنی ناخۆشی دەم یاخود بۆنی ناخۆشی هەناسە لە هۆکارەکانی دەم و پووک و زمان لەگەڵ ددان. پاش ئەوە بۆنی ناخۆشی هەناسە لە هۆکارە هەناوی و دەرونیەکان. پاشەوە باسمان لە بۆنی ناخۆشی جەستە کرد و چۆنێتی کڕینی بۆن بۆ ئەوەی کە لەو بۆنە ناخۆشە ڕزگارمان بێ. و پاش ئەوە ئەڵلقێکمان تایبەت کرد بە بۆنی ناخۆشی پێ کە ئەڵلقەی ڕابردوو بوو. ئەگەر چی وا بەتەما بووین کە لە هەمان ئەڵلقە بۆنی ناخۆشی پێ و بۆنی ناخۆشی دامێنیش تاوتێ بکەین و باسەکانی بخەینە خزمەتی ئێوە، بەڵام لەبەر پڕی بابەتەکە و زۆری زانیاری دەربارەی ئەڵلقەی ڕابردوو باسی بۆنی ناخۆشی پێمان کرد و ئەم ئەڵلقەی خوددایار بێ باس لە بۆنی ناخۆشی دامێنەکەین. دەمانێت بزانین بۆنی ناخۆشی دامێن چییە و هۆکارەکانی چین و چۆن ئێمەی پیاوان و هەروەها خانمانیش خوان لەو بۆنە ناخۆشانە ڕزگار بکەن، چونکە خۆتان ئەزانن بۆن خۆشی یەکێکە لە هۆکارەکانی ژیان خۆشی. یەک وچانێکی کورتەکەین و پاش ئەوە ئەگەڕەمە خزمەتتان لەگەڵ خاتوونی دکتۆر کە میوانی بەرنامەکەمان بۆ و گفتوگەکەمان کردووە لە خزمەتتان. لەگەڵتان بەردەوامی لە مەڵلقەیەک بە دوایەکانە دەربارەی بۆنە ناخۆشەکانی لەش کە وەک بۆوان باسکردن ئەڵلقەی پێشوە ئەگەر چی بەتەواو بووین هەردووچی بێگەڵ قەتاوەکەین، بەڵام لەبەر فراوانی بابەتەکە و لەبەر ماشەڵڵا پڕخەرمانی میوانەکەمان بە زانیاریەکان ناچار بووین کە ئەڵلقەیەکیان تایبەت بکەین بە بۆنی پێ کە ئەڵلقەی ڕابردوو بۆ ئەڵلقەی تایبەتەکەین بە بۆنی دامێن. خاتو دکتۆر سوپاس بۆ کاتت، سوپاس بۆ شکاریش کە هاوڕێی منەوە کە ئیسنی داوی کە ئەمماوە زۆرە لەگەڵمان نابی چونکە ئازام دوو مناڵیش هەیە لە ماڵەوە یەخۆمان دوونەبی. با باسی بۆنی دامیان بکەین. ئێمە بە شێوەیەکی گشتی لە ئەڵلقەکانی ڕابردوو کە باسمان لە بۆنی لەش کردووە، بۆنی لەش و بۆنی پێش، ئەم دوو بۆنە لە پێش تەمەنی هەرزەکاریەوە یان نیمانە یان زۆر کەمە یان نیشانی نەخۆشیە. دامێن وەک ئەزانین ناوچەی کەمەر بەرەو خوارەوە کە کۆندامەکانی زاوزەی تیا کۆبۆتەوە لە مناڵە هەتاوەکو تەمەنی هەرزەکاری کە لە 10 بۆ 12 ساڵی دەست پێکە. ئێستا ئەگەر چی جارە لە 14 ساڵی دەستی پێکرەوەش لەگەڵ دکتۆر چرۆ زۆر بەڕوونی باسمان کرد کە بۆچی ئێستا باڵغبوونی کوڕان و کچان زیاتر بوو کە و باسی لەو کرد کە کاڵەتی ژیان باشتر بۆ جۆری خواردن باشتر بوو و هەڵبژاردنەکانی خواردن باشتر بوو لەبەرەوە کە تەمەنی باڵغبوون هاتوۆتە پێشەوە. بۆنی دامێن چ جای لە کوڕانە بێ یاخود لە کچانە بێ کە ئێمە زیاتر لەسەر کچان تەرکیز دەکەین وەکو جەنابەت فەرمووت لە کەیەوە دەست پێکە. بەڵێ لە تەمەنی هەرزەکاریەوە گەشەی ڕژێنی ئاپۆکراین لە لەشا دەست پێکە لە ژێر تەئسیراتی هۆرمۆنی ئیسترۆژین و تێستۆستیرۆن لە پیاواندا. ئەم ڕژێنە بەداخەوە تاکە ئیشی ئەوەیە کە بۆنمان ناخۆشەکات. هیچ سوودێکی تری لێ نابینین لەبەر ئەوە لەو تەمەنە بە تەواوەتی هەست بە بۆنی لەش ئەکرێت. لە هەرزەکارە طبعاً ئەبێ شێوازی ژیانی مناڵێکی بگۆڕێ، خۆشتن زیاد بکات، فێری ئەوەی بکەین کە چۆن تارەت بگری و خۆی پاکاتەوە خۆی وشکاتەوە، چۆن جلەکانی ژێرەوەی ڕێک بخاتەوە و مادەی لۆکە لەبەر بکات و ئەکا کە ئەم بۆنە هێوا شێواش کەسەکە لەگەڵی ڕایەت و کەمە بێتەوە. باشە لەسەر مەسلەی خودخاوێنکردنەوە لەسەر مەسلەی تاراتگرتن بۆ نمونە ئێمە لە بۆنی دەمە زۆر ئاماژە بۆین هەتاوەکو ناودەم شێدارتر بێ هەتاوەکو تەرتر بێ بۆنی دەم کەمترە بێتەوە لەبەرەوەی کە لیکە ڕژێنەکان کارەکەن بۆ شوشتنەوەی پاشماوەی خواردن و پاشماوەی بەکتریاکان و دوجاریش ناودەم ئەگەری بۆنکردنی کەمترە بێتەوە. بەڵام لە بۆنی لەش و لە بۆنی قاچە جگە لە حاڵەتی ئەگزیما و شکبوونەوەی پێست لە هەموو حاڵەتەکانی ترەوە لەگەڵ و شکبوونەوەی پێستان ڕاستە بۆەوەی کە کەسەکە ئەگەر قاچی شت پاشەوە بە کلەنسێک یاخود بە خاولێک نێوانی پەنجەکانیشی خاوێن بکاتەوە وشکی بکاتەوە واگەر خۆی شت لە حەمامە وا باشترەوە ئاوێکی سارد خۆی بشوە اینجا دوای ئەوە خۆی وشکاتەوە اینجا بەنسبەت تاراتگرتنەوە بەنسبەت خودخاوێنیەوە لە ناوچەکانی دامێنە هەم بۆ کوڕان هەم بۆ کچان چی ڕاستە؟ جیاواز لە هەموو بەشەکانی لەش ئەوەی کە لێرا گرنگە ئەوەیە بەکارهێنانی سابوون و شامپۆ کەم بکرێتەوە. سابوون و شامپۆ چونکە وا ئەکات
لە خانمانات ترشی و تفتی دامن تێک ئەیات گەشەی بەکتریا زیاد ئەکات و ئەبێتە هۆی دروستبوونی ئیلتیهابات و بۆنی ناخۆش. دووهەم ئەو کەسی کە تارەتەگرێ بە ئاوێکی شلەتێن تارەتەگرێ و پاشان یەکسەر خۆی وشکەکاتەوە. طبعاً ئەویش بە کلێنێکسی تایبەتی و مادەی ئەوە نەبێت کە کلێنێکسەکە هەڵەوەرێت و بەجێ ئەمێنێ. پاک و خاوێنی ناوچەکە بەلابردنی مو زۆر گرنگە چونکە مووەکانە بێتە میدیایەک بۆ دروستبوون و کۆبوونەوەی بەکتریا و کەڕوو و بەکارهێنانی جلی ژێرەوەی مادەی لۆکە. جا هەرێکێک لەوانە پرسیاری خۆم بۆ دروست ئەبێ بەنسبەت بەکارهێنانی ساڵبوونەوە فەرمووت سابوون کەم بەکاربێنێ. ئێمە لە ناودەمی مرۆڤ بە شێوەیەکی گشتی ناودەمی مرۆڤ میدیاکەی یاخود ناوەندەکەی وا هەڵکەوتەوە کە تفتە و هەتاوەکو تفتێتی لە ناودەما باشتر بێ ئەگەری کلۆربوونی دان و نەخۆشەکانی پووک و بۆنی ناخۆشیانە سەش کەمتر بێتەوە لە دامێنە چۆن چوونێ ترشە و گەشەی بەکتریای سوود بەخش کە نۆرمەل فلۆرای پێوترێ لەو میدیا ترشەیە زۆر باشە. ئەگەر ئێمە ترشی و تفتێکە تێک بین کە سابوون تێکی ئەیە گەشەی بەکتریاکە زیاکە کە فەرمووی سابوون تێکی ئەیە هەموو جۆرە سابوونی خود سابوونی ئەنتی بەکتریال تێکی ئەیە هەموو جۆرە سابوونە تێکی ئەیە. باشە ینی بۆ مەسلەی بخاوێنکردنەوەی ناوچەی دامێن تەنها ئەو بەکاربێنرێت ئەوی شلەتێن و ئەو شامپۆیانەشی کە خانمان بەکاری ئەهێنن نابێت هەموو ڕۆژە بەکاربێت. جا ئەسا چینە سەرباسیەوەش مەبەستە لە خاوێنکەرەکانی زێ پێشوی بچین سەرباسی شامپۆکانی خاوێنکەرەوەی زێ هەر لە مەسلەی سابوون و شوشتنەکەیە بۆ مناڵقی پێشەکە باسمان لە خۆشوشتن کرد فەرمودیان بە ئاوی سارد خۆت بشۆ یان بە ئاوێکی شیلەتێنی مەیلە و سارد بۆی لەشت کەمتر عارق بکاتەوە کە لەشت کەمتر عارق کردەوە کەمتر بۆن دروستەکە ئەو ئاوەی کە بۆ تاراتگرتن بەکارەهێنرێ ئەویان چیە؟ ئەبێ شلەتێن بێت شیلەتێنی مەیلە و سارد یا مەیلە و گەرم؟ نە ئاسایی بێت مەیلە و سارد باشترە چونکە گەرمێکە بە هەمان شێوە ئەبێتەوە دروستبوونی کێشە و خوران و سووتانەوە دروست دەکات. باشە هەر لە مەسلەی ناوچەی دامێنە خوددا کە مرۆڤی دروست کردووە وا هەڵکەوتووە لە پیاوانە کە جوتە گونەکانە کەونە دەرەوەی لەش لەبەرەوەی کە ئەمانە تۆیان هەڵگرتووە جەنابش دۆکو پزیشکێک لە من زۆر باشترە زانیت کە ئەگەر بێت و تۆکان لە ناو لەشا بێت بە گەرمای لەش لە ناوچن لەبەرەوە هەمیشە پێویستە کات کە لە دەرەوەی لەش بن بۆی کە ناوچەکان سارد بێ بۆی کە بپارێزرێن بە پێچوانی خانمانەوە کە هێلکەتانەکان لە ناو لەشایە و لەگەڵ گەرمی لەشاوە خۆیان ئەگونجێن و ڕێک ئەکەون و هەردوو هۆرمۆنەکەش ئەوەی لە پیاوانە تێستۆستیرۆن گونەکان دروستێکە ئەوەی لە خانمانە ئیسترۆجین هێلکەیەکی زاڵ دروستێکەکەەوە زۆر بەڕوونی لە سێڵقا باسمان کردووە. کەوابێ ئەکرێت بەکارهێنانی ئاوی سارد بە تایبەتی لە پیاوانە ئەو تۆوانەش باشتر پارێزێ خۆی بە پێچوانەوە گەرمێکە زەرری لێ ئەیاد بەڵام لەش وا کۆنتترۆلی کردووە کە لەگەڵ سەرما و گەرمایە ئەستوربوونی پێستەکە ڕوئەیات کە لە هەردوو بارەکە ئەی پارێزێ ئایچە ئاوی ساردی بەرکەوێ زۆر سارد بێ گرژە بێ و ئەی پارێزێ چون گەرماشی بەربکەوێ خاو ئەبێتەوە هەر ئەی پارێزێ یعنی با بڵین بەڕاستە و خۆ زۆر تەسیری زۆر تەسیری نیە ئەی بەنسبەت ئەوەی کە فەرموود لە پێستا بە شێویشی گشتی بەکارهێنانی ئاوی گەرم باش نییە لەبەرەوەی کە کۆلاجینەکانمان تێکە کۆلاجینەکان ژێ کە پێستمان تونند و تۆڵ و ئەواکات بەهێز دەکات وە کۆلاجینەوەی کە بەردەوام پێست ئازاکاتەوە بەنسبەت مەسەلەی دامەنیشەوە هەر ڕاستە یاخود وەکو ئەوەیە کە باست کرد خۆی ئۆتۆماتیکی پارێزێ خۆی ئۆتۆماتیکی پارێزێ چونکە لە دامێنە ئێمە خانەی تایبەتمان هەیە ئەم خانە تایبەتانە لە تەمەنی گەنجی زۆر چالاکن خۆیان گەرمی ڕێگەخەن خۆیان PH و ترشی و تفتی ڕێگەخەن کە بەداخەوە لەگەڵ نەمانی سوڕی مانگانەیە ئەم خانانەش وردە ئەپوکێنەوە کێشەکان دروست دەکەن لەبەرەوە خۆیان کۆنتترۆڵیەکەن خۆیان کۆنتترۆلەکەن بە نیسبەتی وشکردنەوەکە فەرمووت وا باشتریان بە خاولێک وشک بکرێتەوە یان بە بەکارهێنانی کلەنسێک کە پاشماوەی نەبێ ئێمە لە ئەڵلقەی پێشوشە لەسەر مەسەلەی بۆنی لەش باسمانەوە کرد کە فەرمووت ئێوە هەم لە لۆشنە هەم لە سابوونە زۆر لەگەڵ ئەوانین کە خەڵک سابوون و لۆشنێ بەکاربێنە کە بۆنی تیاابێ فرگەنسی تیاابێ بە زمانی ئینگلیزیەکە لەبەری کە فرگەنسەکە ئەلکوهولی تیا ئەلکوهولەکەش و شکبوونەوەی پێ زیاد دەکات بەنسبەت خاوێنکردنەوەی ناوچەی دامێنەوە تجای پێش بێت یاخود تجای کۆم بێت ئێستا لەو کلێنسانەی کە پێوترێ کلەنسی تاوا لە دوو لە ڕووجەناوت و دوو لە ڕووبینەرەکان کلێنسی سادەمان هەیە کلێنسی بۆ ناریشمان هەیە کامیان سادە بە دڵنیاییەوە بۆنی نەبێت
و شێوازی پاکردنەوەکە لە خانمانە ئەگۆڕێ و باشترە بەکارهێنانی کلێنێکس لە بەشی پێشەوە بەرەو دواوە بێ بۆ ئەوەی ئەو بەکتریانەی کە لە دەوروبەری کۆمایە ڕاینەکێشیت بۆ بەشی پێشەوە بێتە هۆی هەوکردن و کۆبوونەوەی بەکتریا لەبەرەوەی کە ئەگەر بێت و لە پشتەوە دەست پێ بکات ئەگەری پاشماوەکە بەجێمێنێت لە بەشی پێشەوە ئەگەری هەوکردنیش دوای زیاترە بێت ئەم هەوکردن بەس هەوکردنی سەر پێستە یاخود هەوکردنی کۆندامەکانی زاوزێمەی نەشە گەشەی بەکتریایە کە لەوانەیە بەرەو دیوی ناویشەوە بڕوا و بێتەوەی هەوکردن باشە دیسان و لە مەسلەی ئەڵقەی پێشووە لە مەسلەی بەکارهێنانی سابوون و لۆشن و ئەمانەیە فەرمووت کە ئێمە حەزمان لەوەیە کە خەڵک شتێکی یان بێڕەنگ بەکاربێنە یان سپی بەکاربێنە دیسانۆ لەو کلێنسانی کە بەکارهێنرێ بۆ ناو چەیدامێن کلێنسی سپیمان هەیە کلێنسمان هەیە شینە هەمانە پەمەییە هەمانە وێنەی لەسەرە ڕاستە کامامەکارێنی سادە بێڕەنگ و بێبوون بێڕەنگ و بێبوون و سادە بۆ لەبەری ئەو بۆنە وەکو ئەوەی بۆنی پێکی کە باست کرد دەکرێت بێتە ناوەندێ بۆ گەشەی بەکتریا گەشەی بەکتریا و سووتانەوە دروست دەکات چکە هەموو ڕنگ و بۆنێک ئەبێتە ئێریتیشن سووتانەوە کزانەوە کە بە دوای خۆیان کێشەکانی گەشەی کە ڕوو بەکتریا ئەهێنێ و ئەبێت لێتیابەت باشە بەنیسبەت لابردنی مووەوە مو هەروەکۆی کە لە ناوچەی بنباڵا هەیە لە ناوچی دامێنیشە بەکتریا کۆکاتەوە بەڵێ باشە ینی هەموو شوێنەکان پێویست دەکات لە موو بە تەواوەتی خاوێن بکرێتەوە بۆی کە لە بۆنی لەش پارێزراوبین بۆەوەی گەشەی بەکتریا ڕوونەیەات و بۆن زیاد نەکە شێوازی لابردنی مۆکە گرنگی هەیە یاخود هەر بەخاوێنی ڕابژیرەیتر گرنگ نییە خۆی ئەمە قسەی زۆر لەسرە ڕێگەکانی لابردنی مو زۆر جیاوازە ئەوەی کە تا ئێستا لە ڕووی زانستیەوە بە باشترین شێوازی مولابردن لە ئەبرێ بەکارێنانی گوێزانە کە بەداخەوە خەڵکی ئێمە زۆر ڕقیلەتی طبعاً ئەمە لە دوای لەیزەر چکە یەکەم لەیزەرە دوو هەم گوێزان مووەکان نابێت لە سەلکەوە ڕابکێشرێت چکە ئەمە بێتەوەی ئەزێدانی پێستەکە و بەجێمانی ئاسەوار لە پێستەکەیە بەڵام بەمەرجێ گوێزانەکەت با بڵێن تیژ بێت و بەکارێنانی کەف و شامپۆی تایبەتی کە خۆی لەگەڵایەتی باشترین شێوازە ئەمە بەڵێ بۆچی باشترین شێوازە لە بەرەوەی خاوێنترە یان لە بەرەوەی کە گەشەی پێست زیاد دەکا یان چییە مەسەلەکە چی ئێستا بۆ نمونە ببوورە من بیرما کە مناڵ بووین کە تازە بە تازە ڕیشمانە تاشی ئەوان گوێزان بەکارمەهێنا لە بەرەوەی کە گەشەی مو زیاترەکە بەنیسبەت هەر دامێن بنباڵ دەمو چاویش دیسانەوە بە گشتێکی گشتی قسە بکەین ئەوانە کە گوێزان بەکارێن گەشەی مۆکانە خێراتر نابێت نەخێر بە پێچوانەوەی کە خەڵک تێگەشتووە گوێزان هیچ تەسیرێکی لەسەر گەشەی مو نییە تەنیا ئەو سەلکە ئەستوری کە لە ژێر پێستەکەوەیە بە خێرایی ئەهێنێتە سەر پێستەکە بۆیە تۆوا هەستەکەی ئەم وە ڕق بۆ وەکو جاران نییە تۆ تەنیا بەشی سەرەوەی تاڵم وەکەت بینیوە کە گوێزانی لێ بە خێرایی بەشی خوارەوەشیەتە سەرەوە ئەگینا نە عەدەد زیاکە نە ئەستوربوونی مووەکە زیاکات بە پێچەوانەوە تۆ کە موویەک لە سەلکەوە هەڵەکێشی طبعاً ئەمە چینە بابەتێکی تر کە ئەویش تەمەنی مووە تەمەنی موو بۆ سێب تەمەندا بەشە بێت تەمەنی مناڵی تەمەنی ئەو پەڕی چالاکی تەمەنی پوکانەوە ئەگەر بێت و من مویە هەڵکێشم لە تەمەنی پوکانەوەیە کە خۆی بە پرۆسەیەکی ئاسایی مردنە ئەڕوات ئەم وە ئەهێنمەوە سەرەتای گەشەکردن و چالاکی واتە من زۆر زووتر لە کاتی خۆی ئەم وەم زین و کردەوە و چالاکم کرد واتە هەڵکێشان ئەبێتە هۆی زیادکردنی مووەکە و ئەستوربوونی مووەکە و چالاکبوونی بەڵام گوێزانەکە خۆی بە پرۆسەی تەمەنی ئاسایی مواتەیە پڕێ هەر لە نسبەت بەکارهێنانی گوێزانەوە زۆرتر پرسیاری لەوانەیە پیاوان بێت کە بۆ ئەوەی کە کەمتر ڕیشان بتاشن چکە ئاسانێت و هەم ڕۆژە خەڵکێکە حەز ناکە ئەم ڕۆژە ڕیش بتاشێ بۆ نمونە بەم شێوازە پێوترێ ڕیشتاشین بە ئاڕاستەی موو و بەم شێوە پێوترێ پێچەوانەی ئاڕاستەی گەشەکردنی موو من زۆرجار هەر لە ڕێنمایی کۆمپانیای گوێزانەکان ئەیبین ماڵی گوێزانەکە ئاوا پیابێنە ئاوا پیامەهێنە ڕاستە بە ئاڕاستەی موو ئەبێ گوێزان بەکار بۆچی ئەگەر ئاوا بەکاریبێنی خۆ باشتر پاکە بێتەوە و جوانتر دەموچاوەکە بڕێقێت بەڵێ بە سووتانەوەی پێست زیاکەی پێستەکە برینار ئەبێ کە برینار بۆ وشکە بێتەوە ئەبێتە هۆی دروستبوونی کێشەکانی پێست و لە پیاوانە ئەوانی کە مۆکەیان ڕقە ئەبێتە هۆی دروستبوونی کێشەی سەلکی موو کە بە زیبکە و بە گرێ و بەمانە ئەیبینین هەمان قسە بۆ خاوێنکردنی ناوچەی دامێنیش بە گوێزان ڕاستە بەڵێ باشە جارە بە هەر لە لابردنی مووا ببین چکە ئەوەی کە باس کراوەی کە من تا ئێستا تێگەیشتم لەم دوو سێڵقەیە لە پاش پاک و تەمیزی لە شوشتن و لە وشکردنەوە لابردنی و گرنگترین شتە بۆ پاراستنی مرۆڤ لە بۆنی ناخۆشی لەش بۆ نمونە لە ناوچەی دەموچاوە پیاوە شێشی گشتی کە ڕیشە تاشێ دوا ڕیشەکە یەکسەر کۆڵۆنیا بەکارهێنێ
ئەم کۆلۆنیاش زۆربەی زۆری ئەلکوهولە بڕێکی کەمیشی بۆنیان فرەگانسیتە کە بە شێوەیەکی گشتی لە سا 5 تاوەکو لە سایە دەیە یان لە سا 3 تاوەکو لە سا 5 هەندێک جار ئەمە بۆچی بۆ پێست گرنگی هەیە باشە یان خراپە ئەو کۆلۆنیا ئەمە خراپە لەبەروی کحولیتی ئایا تۆ پێستەکەت برینار کردو بە گوێزان بریناریەکە کە نایبینی بە چاو باشە کە کحولەکەی لێ ئەبێتە سووتانەوەی پێست ئەو خۆ کەسەکە خۆی هەست بە کزانەوەکە ئەکات ئەمە عەزێدانی پێستە پاشان ئەبێتە وشک بوونەوەی پێست و پاشان بۆربوونی پێست چونکە پێستەکەت بە مەرحەلەیەکی سووتانەوە و بریناربوونا بردووە بۆیە ئەڵێ ئەو کەسانێکی گوێزان بەکارەهێنن حتا بۆ بنباڵ بۆ هەر شوێنێک هەست بە گۆڕانی ڕەنگەکە ئەکات چونکە ئەم کێشەیەت بۆ دروست دەکات بەکارهێنانی کحولەکەش بە هەمان شێوە گۆڕانی ڕەنگ دروست دەکات باشە بۆیە بەکارنەهێنانی باشترە یان شێدارکەرەوەی تایبەت کە کحولیتیانە بێ ڕنگ و بۆنیتیانە بێ ئەتوانی بەکاربێنی یعنی ئەو زۆرانەی لە کۆلۆنیا کەسەوە کودۆش نەفرۆشتە کە شلێشی سپیە باشتر لە بەکارهێنانی کۆلۆنیا ئاویەکان بەڵێ کحولیتیانە بێ باشترە ئەی لە مەسەلەی خاوەنکردنەوەی ناوچی دامێنەکە لە پاش پاکوتەمیزی وشکڕاگرتنەکەی گرنگترین شتە بۆی کە بۆ نەبێت لە پاشدابردنیمەوەکە پێویست بە هیچ چەکات ئێحتیمامی ڕۆژانەی پێوترێ ئەمە کەسەکە 2 بۆ 3 جار تارەتەگرێ جلەکانی ژێرەوەت بەردەوام ئەبێ بگۆڕێت ئێستا ئەچینە سەر باسی جلەکانی ژێرەوە بەڵێ چیتر وشک بێت لەشی کەسەکە بۆیە بەکارێنانی وشکەرەوە زۆر مهمە وەکو باسم کرد جلەکانە بێ لۆکە بێت خواردنی ئەو خواردنانی کە بۆنی لەش زیاکات کەم بکرێتەوە سیر و پیاز و بابەتەکانی قەڵەوی هۆکارێکە بۆ دروستبوونی بۆنی ناخۆش چونکە شوێنەکە جووتە بێ و ئارەق زۆرەکاتەوە وەکوم شوێنێکی لەش ئارەقەکەیتەوە بۆنێکی کەم کە پەیوەندی بە ئارەقی لەشەوەیە مە ئاساییە بەڵام زۆر جار کە گەشەی بەکتریا و کەڕوڕوئەیە جۆرەتی بۆنەکەژە گۆڕێ ئێستا باسی جۆرەتی بۆنەکەژەکەین پێش بڕۆین سەر وردەکاری جۆرەتی بۆنەکان ئەمە سەرستان بۆ ڕابکێشم لەبەرەوەی کە ئەم بابەتە یەک بە دوایەکە قسەکان ڕائکێشێ لەوانەیە یەک ئەڵقەبێک هەموو یەک بە دوایەکە پرسیارەکانەکەین و وەڵامەکان لە جەنابی دکتۆر وەرەگرین جلی ژێرەوە لە گۆرەویە ئەوەیە کە ئەبێ گۆرەوی نایلۆنی کەم بێ و دەزووی زۆر بێ و ئەوانەی کە خۆیان کێشەی بۆنی پێیان هەیە ڕۆژی 2 جار تاکو 3 جار لە ئەڵقەی پێش و باست کرد گۆرەکانیان بگۆڕن بۆی کە بۆنی پێیان کەمتر بێتەوە باەمە جارە باسی نەخۆشی نەکەین لە دامێنە باسی خانم و پیاوێک بکەین کە لەشیان ساغە هیچ کێشەیەشیان نییە ئەمانە پێویستەکە کە جلێکی ژێرەوە بەکاربێنن کە بە هەمان شێوە دەزوو لۆکەی زۆر بێ لۆکە بێ تەستک نەبێ باشە ئۆیە و نەخش و گوڵ و زبری لەسەر نەبێ نەرم بێت لاستیکی قەراغەکانی تونگ نەبێ بۆ ئەوەی تووشی کێشەکان نەبێت بەنسبەت تەسکیەوە تەسکی ئەوەی کە من لە پیاوانە بیستومە ئەگەر ژێرپۆشێکی تەسک لەبەر بکەیت جلێکی ژێرەوەی تەسک لەبەر بکەیت ئەبێتەوەی کە جوتەبوونەکان عەزێتەیات و تۆوەکان لەوانەیە بەو شێوەیە وەبەرنێن کە پێویستە کاوە بەربێن بۆنی دامێنیش زیادەکە؟ بەڵێ چونکە تەسک بوونەکە میدیایەکی قەپات دروستەکە و ئارەقەکان کۆ بێتەوە و بەکتریا کۆ بێتەوە باشە لە ژنای شامان شتە؟ بەڵێ جگەلەوە لە خانمانە جگە لە مەسلەی جلی ژێرەوە پاکپۆش بەکارەهێندێکە خەڵک زیاتر بە سانتی ئەیناسێ ئەم پاکپۆشانە ئەکرێت بۆنەکە بپارێزێت ئەکرێت بۆنەکە کەم بکە ئەکرێت بۆنەکە زیاد بکە 2 جۆرمان هەیە ئەویش جۆرێکمانەیە کە ڕۆژانە خانمان بەکاری ئەهێنن جۆرێکمانەیە کە لە کاتی سووڕی مانگانە بەکارێت باشە ئەمانەی سووڕی مانگانە بەداخەوە ئێستا کوالیتی زۆر خراپ لە بازاڕە هەیە کە من ڕۆژانە سووتانەوە و نەخۆشیەکانی دامێن ئەبینم بە بۆنەی پاکپۆشەوە سانتیەوە بۆیە وا باشترە ئەو سانتیانش کە بەکاریە بە هەمان شێوە کوالیتێکی باش بێ مادەی لۆکەی زاڵ بێ و هەندێکیان بۆنیان هەیە بۆنی با پێوە نەبێ باشترە و زۆر خێرا بگۆڕێت زۆر خێرا بەستە چەنێک ئەگەر خانمەکە خۆی هەستی بە پیسبوونی نەکرد چەنێک جارە بگۆڕەوە خۆی پیسبوونەکە هەست پێ بکە بە یەکسەر بیگۆڕێ نابێت بەر پێستەکەی بکەوێتەوە ئەگەر هەستی بە پیسبوون نەکرد یاخود وشک بوو چەند سەعات جارێکی گۆڕێت چەند ساعت یعنی 4 ساعت 3 ساعت 5 ساعت کەمتر 2 ساعت جارێک 2 ساعت جارە پێویستەکە خانمان لەگەڵ چوونە توالێت وا باشترە بیگۆڕن وا باشترە کە بیگۆڕن باشە تامپۆن لێرە کەمتر بەکارهێنرێ ئێستا وێنەیەکی ئەچێتە سەر شاشەکە هەر بیبین بزان تامپۆن چییە ئەمان لە بریەوەی کە لەسەر جلی ژێرەوە دابدرێ خانمەکە وابزەم هەڵیەگرێت بەڵێ ئەمە بۆ ژنان ئەبێت مادەیەکی لۆکەیە
لول دراوە و داخڵ ئەبێ و دەزوێک لە خوارەوە بەجێمێنێ کە لە کاتی پێویست بەگۆڕینە دەزۆکە ڕاکێشەیەتە دەرەوە. باشە ئەمان لەگەڵ بۆنی دامێنابینی چۆنە؟ تامپۆنەکان تەندروستترن لە سانتی ئاسایی چونکە نایەڵێ تەڕای و خوێن بەرپێستەکە بکەوێت کێشەی شێداری و کەڕوو دروست ناکات بەڵام ئەمیش کێشەیەک دروستەکە. ئەوەی کە زۆر باوە لە ئەوروپا حاڵەتێکمانەیە پێوترێت تۆکسیک شۆک سندرۆم. خانمەکە مەشغوڵە ئەسڵەن بیری ئەچێتەوە کە تامپۆنێکی هەڵگرتووە ئەبێتە هۆی هەوکردنی لەش مەبەستە دامێنە هەموو لەش بەڵێ کەسەکە تووشی تا ئەبێ تووشی ئازارە بێ هەست بە بوونی بۆنێکی ناخۆشەکە لە دامێنیا طبعاً ئەمە لەو کەسەی کە بیری ئەچێت. بەڵێ کە فەرمووی بیری ئەچێت بۆ نمونە ئێمە لە پاک پۆشە فەرمووت ئەگەر هیچ پیس نەبوو 2 سەعات جارە بیگۆڕێ ئەو کەسێک کە تامپۆنەکەی هەڵگرتووە پاش چەندێکە بێت دەری بێنێت و فڕی بە. طبعاً تامپۆنەکان خۆی کە پڕ ئەبێ لە خوێن کەسەکە هەستی پێکات بەڵێ هەست بە زەخت دەکات خۆی ئەیگۆڕێت بەپی کەم و زۆری خوێنەکە ئەمە ئەگۆڕێت لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بەس کە ئەمەی ئەڵەم بیری ئەچێت جاری وهەیە 24 ساعت زیاتر بیری ئەچێتەوە ئەبێتە هۆی هەوکردنی لەش بوو بۆگەنکردنی تامپۆنەکە لە لەشە کە ئەمە یەکێکە لە ئیمەرجنسیەکان داخڵی خەستەخانە ئەکرێ و پێویستی بە چارەسەری زۆر هەیە بەڵام تامپۆنەکە کە لە ناوە بۆگەنەکە تەوانە بێ یەکەم شت بگۆڕێت چارەسەرەکی بۆ بکرێت کە ئەمە حاڵەتێکی دەگمەنە زۆر باو نییە بۆیە ئەمە وا ناکات کە تامپۆن بە شتێکی خراپ دابنین شتێکی باشە تەنها ئەوانە بزانی باش بەکاری بێنی تەنیا بێ باش بەکاری هەر بە نیسبەتی بۆنی دامێنەوە پێشی بچین سەر جۆرەکانی بۆن قابزان بۆن هەیە شیرینە هەیە ترشە هەیە تفتە هەیە ئەسیدیکە هەیە ئەرۆماتیکە هەیە بۆنی ئەمۆنیای لێیە لە ناوچەی زێە زێ پێویستەکە بە شێویشی نۆرمال ئەوە بێ کە نۆرمال بێ بەڵام ئێمە لە تقریبا پێش دەمانگێک دوو ئەڵقەمان کرد لەسەر مەسەلەی نەخۆشیەکانی کە لە ڕێگەی دامێن یاخود لە ڕێگەی سەررجەیکردنەوە ئەگوازرێنەوە پێم فەرموو دەرکەوتنی بالوکە لە ناوچەی زێە ئەکرێ بۆنی زێ دروست بکە ئەکرێ ئەم بالوکەیە بەهۆی ئەوە بێ کە باست کرد بۆ نمونە جلێکی ژێر لێ بەرکردووە کە دایلۆنی تایە یاخود دەسڕێکی بەکار هێناوە کە بۆنی تیا یاخود بەهۆی زبربوون و سوتانەوە دروستە بێن بالوکانە یان نا هۆکاریتری هەیە. دروستبوونی بالوکە لە ناوچەی زێ حاڵەتێکی تایبەتە چونکە ئەو بالوکەی لە دەست و قاچ دروستە بێ جیاوازە لەو جۆری کە لە دامێنە دروستە بێت چ لە ژنا چ لە پیاوە. ئەو جۆری کە لە دامێن دروستە بێ یەکێکە لە نەخۆشیە گوازراوەکانی سەرجەیی کە چەند مانگێک لە دوای بەرکەوتنی پێست بۆ پێست دروستە بێت. تا ئەم دقەیە زانست نەیوتووە بە بەکارهێنانی کلێنێکس یاخود هەر مەوادێکی تر یاخود دانیشتن لەسەر توالێت تۆ تووشی بالوکە ئەبی تەنیا ئەڵێ ئەبێ بەرکەوتنی پێست بۆ پێستمان هەبێت پێستی کەسی توش بوو وا ئەکات پێستەکەی تۆش توش ببێ. ئەوەی کە زۆر ئەبینرێت ئێستا لە خانمانە ڕێژەی بالوکە کێشەکان زیاتر دروستەکە بەڵام لە پیاوانە زیاتر هەڵگرن. ئەمە چۆن یعنی پیاوەکە بالوکەکەی هەیە خانمەکە بۆ ماوەی 2-3 مانگ هیچ بالوکە نابینێ تەنیا هەست بە سووتانەوە خورانەکات دەرداوی زێ زیاکات کە ئەبێتە بۆنی ناخۆش لە لەشیا لەوانەیە دوای چەند مانگێ هەست بە بوونی بالوکە بکات لە سەرەتاوە هەستی پێناکە بەداخەوە بالوکە کێشە زۆر دروست دەکات چونکە نەخۆشیێکی گوازراوەیە لە خانمانە 2 جۆریمان هەیە کە جۆری ڤایرۆسی 16 و 18 ئەبێتە هۆی دروستبوونی شێرپەنجەی دامێن بۆی ئەو نەخۆشانی کە بالوکەی دامێنیان هەیە و ئێمە شکی لێ ئەکەین ئەینێرین بۆ فەحسی پاپسمیر لە لای پزیشکە بەڕێزەکانی ژنان و مناڵبوون بۆ ئەبێ متابعە بکرێ بۆی هەر گۆڕانێک لە دامێنیا ڕووی یا بەرەو شێرپەنجە زوو هەستی پێ بکەین. باشە ئەوەی کە ئیبینین ئێستا حاڵەتێکی ترە بەداخەوە کە بڵاوە بوونی بالوکەی دامێنە لە مناڵانە کە ئەمە بەداخەوە من وەکو دایکێک زۆر بە خەفەتەوە باسی ئەەکەم چونکە ئەم مناڵە لە ڕێگەی بەرکەوتن لەگەڵ پێستی گەورەیە تووشی ئەم بالوکەیە بووە بۆی دایمە ڕێنمایی ئین تکایە بزانم مناڵەکان لە کێو بەجێ هێڵی و ئاگات لێیان بێ و پێویست ناکە لە زۆر ماڵ بەجێ بهێڵڕێ و مناڵەکە ئاگاو لێ نەبێ تکایە فێری هۆشیاری دەستدرێژی سێکسی
بکە مناڵەکە با بزانێت چی ڕاستە چی غەڵەتە. ئەمەی کە باسیەکەیت شتێکی ئەوەیە کە هەروەکو دایکێک جەرگت ئەسووتێ بۆ مناڵی خەڵک کە بە مناڵی خۆتی ئەزانی یاخود بینینی حاڵەتەکان ئەمەندە زۆر بۆ کە ئیتر هەستەکەی ئەمە جێگەی هەڵبەستە لە سەرکردن و نیشانی پرسیارێکی گەورەیە و کاتیەوەی کەیت لێ ئەلامە باس بکرێت. حاڵەتەکان ئەبینین بەداخەوە نەبووە بە دیاردە بڵێ زۆرە بەڵام ئەیبینین بوونی 5 حاڵەت 6 حاڵەت لە مانگێکا زۆرە بۆ ئێمە چونکە ئەمە ئیتر مانای وایە کێشەیەک هەیە کە ئەبێ باس بکرێ. چارەسەرەکەش هەر ئەوەیە کە فەرمووت مناڵ هەموو شوێنە بەجەمە هێڵە و هۆشیاری دەستدرێژی سێکسی بە مناڵەکانت بگەیەنە. باشە و کاتەش کە دایکێک لە کاتی حەمامەکە مناڵەکە شواگەشتی شوای تێبینی کرد ئەبێ بزانێت ڕاستە خۆ ئەبێ پزیشک ئەگەدار بکاتەوە بۆ ئەوەی لە ڕووی پزیشکیەوە کۆنتترۆڵی حاڵەتەکە بکرێ و لە ڕووی نەفسیشەوە مناڵەکە ئەگەر ئەو کێشەی توش بووە بهێنینەوە ناو کۆمەڵگە. بەڵێ بینەوە سەر باسی بۆن جارێکی تر فەرمووت ڤایرۆسەکە ئەوە 16 کە ئەگرێ بالوکە دروست بکە و بالوکەکە ئەکرێت 2000 بێ بە شێرپەنجە 16 چانسی شێرپەنجەی زیاترە بەڵام 6 و 11مان هەیە 31 و 32مان هەیە ئەمانە هەمووی بالوکە دروستەکەن لە دامێنە جیاواز لەوەی کە لە دەست و قاچا ئەبینرێ و ڤایرۆسەکان 1 و 2 3 و 4 بۆن دروستەکە بڵێ وەکو باسم کرد زۆر جار بالوکەکە نبینی بۆ مای چەند مانگێت تەڕایی و بۆن و خوران هەیە باشمانە لە خانمانە بەڕاست مناڵە لە تەمەنی چەنێکە ئەگەر دەستی بر بۆ دامێنی و خورانی نیشانی پرسیارە خۆی خوراندن لە مناڵە دروست دەبێت چکە نەخۆشیەکانی پێست لە مناڵە هەست پێ ئەکرێ زۆر مناڵمانەیە کە سووتانەوەی هەیە بە دایبی خورانی بۆ دروست دەبێت کۆبنەوەی بەکتریای هەیە بەتابەتی لە کچانە خورانی بۆ دروست دەبێت ئەمانە نیشانی نەخۆشیەکانی پێستن جێی پرسیار نین بەزوا باشترە پزیشک بیبینێت. فەرمووت کە ڤایرۆسەکە بالوکە دروستەکە دوو جۆری تایبەتی بالوکەکە ئاکرێت بێتە هۆی جۆری شێرپەنجە بەڵام مەرجنی هەموو جۆرێکی خوراندە کچانە بە تایبەتیوانی کە دایبیان پێوە نیە مەترسیدار بێ بەڵام دەرکەوتنی هەموو بالوکێک مەترسیدار تا هاوڕای باش ئەو بۆنی کە لە دامێنە دروستە بێ بۆ نمونە ئەمە لەسەرەوە ناوچی دەممان هەیە لە ناو دەما زیاترەوەی کە بۆنی دەم دروستەکە بەکتریایە بەڵێ کە ڕوومان هەیە بەڵێ ڤایرۆسمان هەیە بەڵام بەشیشی گشتەوەی کە بۆنەکە دروستەکە بەکتریاکانە کە لەسەر پاشمای خواردنەکانەژی لە قاچە کە ڕوومان هەیە کە لاڵقی پێشوا زۆر بەڕوونی ئاماژەت پێدا لە دامێنە کامیانەکە بۆنەکە دروستەکە کە ڕووە ڤایرۆسیان بەکتریایە کە ڕوو بەکتریامان هەیە بەڵام ئەوەی کە ئێمە هەمانە بەکتریای نۆرمەل فلۆرای یعنی بەکتریای سوودبەخشی دامێنە کە هەر گۆڕانێک لە ڕێژەیە یا چالاکیە ڕووبە ئەبێتە هۆی بۆنی ناخۆش. باشە ئەم گۆڕانانە بەچی ڕۆیە بە مەسەلی جلیژێرەوە ڕۆیە یا بە مەسەلی بەکارهێنانی سابوونەکان؟ بڵێ بەکارهێنانی سابوون و شامپۆی زۆر ترشی و تفتی تێکەیە بەکتریا گەشەکە بەکارهێنانی جلیژێرەوەی نایلۆن ترشی و تفتی تێکەیە بە هەمان شێوە بەکتریا دروستەکە ئارەق زۆرکردنەوە بە تایبەتی لە خانمانە لە دوای سوڕی مانگانە زۆر گرنگە گرنگی بدەن بە پاک و خاوێنی دامێنیان بەڵێ و ڕێژەی ئارەقکردنەوە کۆنتترۆل بکرێت بە خۆشتن و خۆشکردنەوە بەڵێ بە هەمان شێوە بۆ نمونە لە مەسلەی بەکارهێنانی خاوێنکەرەوەکانی دامێنە فەرمووت کە زۆر لەگەڵ بەکارهێنانی سابوونانین هەتاوەکو بە ئاو بە کلێنس بکرێ بە ئاشترە پاکردنەوەکەی زۆر باشی باسی ئەومان کرد جگەلەوە دامێن شۆرمان هەیە چۆن دام شۆرمان هەیە دامێن شۆرمان هەیە دامێن شۆرەکان زۆر بە ئاسانی لە دەرمانخانەکان دەستەکەت نەگلێرە لە هەموو دنیای هەروایە بەڵام بە ئاماژیشی کورت ئاماژەت بۆدا کە دەکرێت خودی دامێن شۆرەکان بێتە هۆی دروستبوونی بۆنی دامێن بەڵێ زۆر بەکارهێنانی ئەم شامپۆیانە ئەبێتە هۆی تێکچوونی باڵانسی ترشی و تفتی لە دامێنە ئەبێتە هۆی گەشەی بەکتریا و کەڕوو ئەڵقی پێشوە کە دەربارەی معتەڵی جسم پرسیارم لێ کردی فەرمووت 2 هەفتە 3 هەفتە حتا لە پاودەرەکانە لە سپراکانە وەکو چارەسەر بەکاری هێنیت دامێن شۆرەکان ئەوان چنەکە بەکار ئەمانش پزیشکی پسپۆڕی ژنان و مناڵ بوون زۆر جار لەگەڵ چارەسەرا ئەینووسن بۆ نەخۆش وازدەوە بێنە کە پزیشکەی نووسێ پزیشک خۆی پێڵەوێ ئاوا بەکاری بێنی بۆ ماوەی ئەوەنە و تاکو کۆتایی چەمە بە پێی جۆری نەخۆشەکانە گۆڕێ خانمێکت هەیە هیچ کێشەیەکی نیە تەنها حەزەکە خۆی پاکوتەمیز بێ ئەچێتە دەرمانخانەیەک و دامێن شۆرێگە کڕێ ڕاستە ئەم چەنێ بەکاری بێنە هەفتەی جارێک بۆ 2 جار زیاتر نە لەوە زیاتر نابێت نەخێر باشە بیستمە هەندێک خانم هەیە بۆ خاوەن ڕاگررتنی دامێنی ئاو خوێ بەکارەهێنێ
لەوانی ئاو سرکەش بەکاربێنێ ئەڵلقەی پێشوو فەرمووت کە بەکارهێنانی سرکە بەڕاستچەند بەچەند ڕوونتە کردەوە بۆ قاچ یەک بەدە ڕوونیەکەیتەوە بۆی کە قاچت بۆنینەیە بۆ دامێنیش بیستومەکە بەکارەهێنرێت ئەمان ڕۆڵی چۆنە لە بۆنی دامێنە ئەمە تۆ کەسێک کە هیچ کێشێکی نەبێ پێویست ناکا بەکاری بێنێ بەڵێ بەڵام هەندێک جار پزیشکانی ژنان و مناڵ بوون ئەو کەسانی کە کەڕوویان هەیە و کێشیان هەیە پێیان ئەڵێن بەکاری بێنن بەڵام ئێمە وەکو پێست هەر حەز ناکەین بەکاری بێنە لە بەرۆی بە هەمان شێوە سووتانەوە دروستەکە و کێشەکانی بۆ دروستە بێتەوە بۆ نمونە دامێنشۆرەکە فەرموو لە هەفتەی جارێک ئەو پەڕی دوان بەکاربێنرێ ئەی ئاو خێ و سرکەکە ئێمە هەر حەز ناکەین بەکاری هەر حەز ناکەن بەکاری بێنن بۆ لە بەرۆی کە سووتانەوە دروستەکە بەڵێ دکتۆرە ئەمە تۆسە بچینە سەر باسی دەردراوەکانی دامێن ئەگەرچی لەگەڵ بابەتی پزیشکی ژنان و مناڵبوونە تێکەڵاوە بێتەوە و هەندێکیش جا لەگەڵ پزیشکی میز و میزڕاکەوان زیاتر کاری پیاوانەکەن بەڵام زۆر گرنگە چونکە پەیوەندیشی زۆری هەیە لەگەڵ دروستبوونی بۆنی ناخۆشی دامێنە بە شێوەیەکی گشتی خانمان لە دوای تەمەنی باڵغ بوونەوە ئەکرێ بۆنی دامێنیان بۆ دروست ببێ دوای باسی لێچوونەوەشەکەی بەڵام بە شێوەیەکی گشتی کام لەو دەردراوانی دامێن کە ئەبینرێ ئاساییە کامیان نە ئاساییە بەڵێ هەموو خانمێک دەردراوی دامێنی هەیە بەمەرجێک ڕەنگی نەبێت وەکو ئاو بێت و بۆنی ئەبێت تا ڕادێک بەس بۆنێکی ناخۆشی بێزارکەری نەبێت هەر کاتێک ڕەنگی گۆڕا ئیتر ڕەنگۆڕانەکە ئەگۆڕێ بۆ تۆخبوونەوەی سپێکە یاخود زەردە بێ یا سەوزە بێ و بۆنێکی ناخۆشی لە لەشا دروست کرد ئەمە کێشەی تەندروستیە بەڵێ بۆنی ناخۆشی لە لەشا دروست کرد کێشەی تەندروستیە پاشکەمێک دەچینە سەر باسی جۆری بۆنەکان بەڵام ئەگەر بێت و لە نێوانی سوڕی مانگانەیە کە خانمان خوا نەزان هەیە سوورەکەی ڕێکوپێکە هەیە ڕێکوپێک نییە لەگەڵ دکتۆر چرۆ زۆر بەڕوونی باسیەوەمان کرد کە بە شێوەیەکی گشتی سوڕی ماگانە لە 21 تا 35 ڕۆژە بەپی خانمەی گۆڕێ بەڵام ئەگەر بێت و لە نێوانی سوورەکانە خوێن ببینرێت چییە؟ زۆر جار لە کاتی دابەزینی هێلکەیە کە ئەکەوێتە ناوەڕاستی سوڕی مانگانەوە دەردراوی دامێن زیاد ئەبێت و خۆی ئەمە ئاساییە چونکە میدیایە دروستەکە بۆ پیتاندنی هێلکەکە ئەمە لەم کاتە ئاساییە بەڵام کە ئەچێتە ئەوەی خوێن ببینێ ئەمە یەکێکە لە کێشەکانی سوڕی مانگانە و سەردانی پزیشکی ژنان و مناڵبوونەکە بۆی کە چارەسەری بۆ بکە هەر لاڵقەکانی ڕابردووشە بە تایبەتی لە شێرپەنجەکانی کۆندامی زاوزێمینە زۆر بەڕوونی باسیەوەمان کردووە کە بینینی خوێن لە کاتێکە کە لە سوڕی مانگانە بە خانمەکە نیشانەیەکە کە ئاڵای سوورە و پێویستەکە بە زووترین کات پزیشکی ژنان و مناڵبوون ببینێ دکتۆر بەنسبەت بۆنەکانەوە ئێسێمە لە بۆنی دەما و لە بۆنی لە شیشە باسمانەوە کرد جۆرێکی خواردن بخۆ بۆنی لەشت زیادە بێ بۆنی دەمت زیادە بێ سەوزە و میوە زیاد بکە بۆنی هەردووشیان کەمە بێتەوە بۆنی دامێنیش هەماشت پەیوەندیدار بە جۆری خواردنەوە بەڵێ خواردنە بۆندارەکان لە عارەقە ڕژێنی دامێنیشە ڕەنگەیەتەوە لە بۆنی دەم و لە شیشە جۆرێک بۆنمان هەیە پێڵەن بۆنی ئەسیتۆنی کە بەهۆی کۆبوونەوەی شەکرەوە لە ناو خوێنە بە تایبەتی لەو بەڕێزانی کە جۆری دووەمی شەکرەیان هەیە ئەگەر شەکرەکان کۆنتڕۆڵ نەکرابێت وەستایلی ژیانە نەگۆڕی بێ بۆی کە وەرزش زیاد بکەن و خواردن کەم بکەن و سەوزە و میوە زیاد بکەن ئەکرێ بۆنی هەناسە و بۆنی لە شیشان بۆنی ئەسیتۆنی لێبێ خۆ هەرە و بۆنە لە دامێنیشە دەرێت و ئەکرێ بۆنی دامێنیش هەمان بۆنی لێبێت بەڵێ ئەمە بۆنی ترشی پێ ئەوترێ لەم کەسانە هەستی پێ ئەەکەیت چونکە خۆی لەش محاولە ئەکات کە ڕێژەی ترشیەکە زیاد بکات بۆ کۆنتترۆڵی گەشەی بەکتریا کە زۆر جار هۆکارەکەی گەشەی بەکتریایە باشە جگەلەوە جۆرێک لە بۆنمان هەیە پێڵەن بۆگەن کە وەکووە بۆ نمونە گۆشتێکە بە جێڵی لە شوێنەکە ئەگەنێ خراپ ئەبێ ئەم بۆنە لە دامێنیشە هەست پێ ئەکرێ بەڵێ ئەمە هۆکارەکەی چییە؟ گەورەترین هۆکار بەجێهێشتنی تامپۆنەکە پێشتر باسمان کرد بۆ گەنەکە و لە دامێنە تۆ کێشەی خوێن و پارچە و ئەمانە تێبتەبتی لەو خانمانی کە سۆڕی مانگانە لە کاتی سۆڕی مانگانیان ئەم بۆنە ناخۆشە دروست دەبێت واتە کۆبوونەوەی پێست و شتی مردووە کە بەکتریا لەسەری گەشە ئەکات ئەکرێت لە هەمان کاتەکە خانمان لە سوڕی مانگانەیە بۆنی دامێنیان بۆنی خوێنی لێدێ بۆنی لە شیشە هەمان بۆنی لێبێت بۆنی دامێن زۆر بۆنی خوێنی کە بۆنی مسی پێ ئەوترێت لە کاتی سوڕی مانگانە یاخود لە هەر جۆرە خوێنبەربوونێکی دامێنە هەستی پێ ئەەکەن هەندێک کەس کێشەی خوێنبەربوونی هەیە و لە سوڕی مانگانەشان نییە ئەم بۆنە مسە لە دامێنە هەست بۆچی بۆنی مسی لێ بەتایبەت لەبەر ڕێژەی ئاسنە لە خوێنە کە کۆ بێتەوە هەست بە بۆنی ئاسنەکە ئاکرێت یەکێک لە بابەتە گرنگەکان کە هەمیشە ئاماژەی پێدەن بۆ ئەوەی کە بۆنی لەش و دەمیشمان نەبێ پاک و خاوەنی و شوشتنە
خانمان بە شێژی گشتی لە کاتی سۆری مانگانە لە خۆشتن دوورەکەونەوە ئەڵێن لەبەرەوەی کە سوورەکە تێکە یان سوورەکە ڕائەگرێ وەک ژنێک وەک پزیشکێک چیە فەرمووی ڕۆژانە خۆشتن لە کاتی سوڕی مانگانەیە پێویستە بە ئاوی سارد یا بە ئاوی گەرم ئاویش لە تێنی ئاسایی هیچ کامیان جیاوازی دروست ناکە حتا ئەگەر ئاوەکەشت گەرم بێ لەوانەیە بڵێ خوێنم زیاد ئەبێت بەس ئەمە کشانی مولولەکانە بۆ ماوەیەکی کاتی کێشە لە خوێندا دروست ناکات پاک و خاوێن ڕاگررتنی زۆر زارورە بە خۆشتن و تارەزگرتن ئەوەش بە هەمان شێوە مەسەرن زێشۆر بەکارمەێنیان دامێن شۆر بەکارمەهێنە سابوونی بۆ نار بەکارمەهێنە خۆشکردنەوە باشە هەر بەنیسبەت مەسلەی بۆنەکانەوە باست لە بۆگەنی کرد کە لە خوێنەوە دێ باست لە مس کرد بۆگەنی لە بەجێمانی شتێک بەکارەهێنرێ جۆرێکی تر لە بۆنمان هەیە کە پێوترێ بۆنی ئامۆنیا کە بۆنی ئامۆنیا لە دامێنی ئەو کەسە دێت ئەو بەڕێزە دێت ئەمان هۆکارەکەی چییە؟ بۆنی ئامۆنیا بوونی میزە ئەو کەسە جلەکانی ژێرەوەی ناگۆڕێت میز کۆ ئەبێتەوە لەسەر جلی ژێرەوەی یاخود کێشەیەکمان هەیە کە زۆر باو نییە دروستبوونی فیستولایە فیستولا ڕێڕەوێک دروست دەبێت لە بینی میزەڵان و ناولەشی خانمانە کەوا ئەکات بەردەوام هەست بە بۆنی میز بکات لەگەڵەوەیش جلەکانیشی پاکە کە ئەمە پێویستی بە نەشتەرگەری و ڕێکردنەوە ئەوە شتێکە کە کەمە باڵێ بەڵام لە بابەتە باوەکانە کۆبوونەوەی میز لەسەر بڵێنجلەکانی ژێرەوە ئەماکرێت لە پیاوی شاڕووباکرێت لە ژنی شاڕووبە باشە ئەم میزەکە کۆ بێتەوە هەروکو دەردراوەکانی زێ بە ئاسایی جاربەجار قەترێک میزدا ئەبەزێتە خوارەوە خودت ناکرێت کێشێکە بێت و بەهۆی سەرمابوون و بەهۆی ترس و بەهۆی فشاری دەرونیەوە ئەم دڵۆپە میزانە دابەزێتە خوارە جۆرەکەیە هەندێک جار لەوانەیە لە ئیش بێخانمەکەن نەتوانێت بیگۆڕێ جلی ژێرەوەی یاخود کێشەکانی میزە چرکێ و گزانەوەی هەبێت کە ئەبێتەوەی کۆبوونەوەی میز یەکێک لەو شتانی کە خانمان بەکارهێنن پاکپۆشی ڕۆژانەیە ئەوی کە پێڵەن سانتی کاکرێ دەردراوەکانی زێشت بۆ ڕابگرێت نەگاتە سەر ژێرپۆشەکە نەگاتە ژێرە و بابەتە و ئەکرێت دەردراوەکانی زێ و میزیش کۆ بکاتەوە فەرموو 2 ساعت جارە بیگۆڕن لێرە پرسیارێکی زۆر گرنگم هەیە بەڕاستی لە پیاوانە بە تایبەتیوانی کە ئەسنە تەمەنەوە و کێشی پرۆستاتیان هەیە هەندێکان هەیە کێشی پرۆستاتیشیان نیە بەڵام کێشەی میزڕاگرتنیان هەیە کاتی خۆی کە من لەسەر پرۆستات و کێشەکانی پرۆستات بەردەوام کردووە خوێنمەتەوە کە لام وابێت لە پیاوانی سەر و 65 ساڵە لە 10 پیا و 4یان تاوەکو 6یان ئەم ژێرپۆشانە بەکارهێنن بۆی کە دڵۆپەکانی میز کۆ بکاتەوە بەداخەوە بزانم لای خۆمان نییە بۆیە لە جەناب تەپرسم بۆی کە باستەوە بکەین کە ئەکرێ ئەمە پیاویش دەبوونی ناخۆشی دامێنی پارێزێت بەدڵنیاییەوە باش ئەویش بە هەمان شێوژنان 2 ساعت جارەکەی گۆڕێت بەپێی پێویستی کەسەکە بەپێی پێویستی کەسەکە شەرت نیە لە 2 ساعت جارێک باشە چیتر ئەمێنێتەوە بە شویشی گشتی باسمان لە دروستبوون ئەوەی کە ماوەتەوە باسی بکەین دکتۆر لێچوونەوە لەگەڵ تەمەنی 10 تا 12 ساڵیە باڵغ بوون دەست پێکات لە کوڕان و لە کچانە بە کاریگەری هۆرمۆنەکانی تێستۆستیرۆن لە پیاوان ئیسترۆژین لە ژنانە و پرۆجسترۆن کە و باڵانسێکی خوان هەیە و کاری خۆیانەکەن باسمان کردووە لەسەر و تەمەنی 47 و 48ەوە با بڵێن لە 50 بەرەوسەرەوەیتر خانمان لێ ئەچنەوە ئەم لێچوونەوە کاریگەری لەسەر هەستی خانمە بێ لەسەر کۆبوونەوەی چوری لە لەشیا ئەبێ لەسەر بوونی ئەسقانیی بێ کە باسمان کردووە بەڵام لەسەر بۆنی لەش و بۆنی دامێن ئەمان چ کاریگەریە دەکات لەگەڵ تەمەنی لێچوونەوەیە خانەکانی دامێن وردە وردە ئەپوکێنەوە بەهۆی نەمانی هۆرمۆنی ئیسترۆژین لە لەشە و توانای باڵانسکردنی تەشی و تفتی دامێن لە خانمەکانە ئەگۆڕێ کەوا ئەکات گەشەی کەڕوو بەکتریا زیاد ئەکات لە دامێنە بۆیە تووشی بۆنی ناخۆشە بێت باشە لەبەرەوە ئەکرێت لێچوونەوە بۆنی ناخۆش زیاد بکات خات و دکتۆر چڕۆکە میوانمان بوو پێش چەند ئەڵلقەیەک باسی لەوە کرد کە هەموو خانمێک مافیەوەی هەیە کە بچێتە سەر هۆرمۆنال ریپلیسمنت تەراپی چارەسەر بە جێگەگرتنەوەی هۆرمۆن کاتە ئیسترۆجینەکە لە بەروی لەشی دروستی بکات بە حەبوەرێگریا خود بە ڕێگەکانی ترکە ئەوان باشترەزان لە ئێمە ئەکرێ ئەم ئیسترۆژین ریپلیسمنت تەراپی وەکو چۆن بۆ شێداربوونی ناوچەی دامێن گرنگە وەکو چۆن بۆ ڕێگەگرتن لە شیبوونەوەی ئەسقان گرنگە بۆ بۆنی دامێنیش گرنگ بێ بەدڵنیاییەوە تۆ کەسەکە ئەخەیتەوە بارێکی ئاسایی و چالاکبوونەوەی کۆنتترۆڵی PH ناولەش طبعاً واکات کە بۆنی ناخۆشەکەش کۆنتترۆل بکات دوا بەشی بەرنامەکە بۆ جەنابەت بەجێ هێڵم ئامۆژگاریی کچان و ژنان و دایکانمان بکە هەم بۆ ئەوەی کە ناوچی دامێنیان بە خاوێنی ڕابگرن و هەم بۆ ئەوەی کە لەو بابەتە بە دوور بن کە دروستبوونی بالوکەکانە بەڵێ ئەوەی زۆر گرنگە پاک و خاوێن ڕاگررتنی ناوچەی دامێن لە خانمانە
گۆڕینی جلی ژێرەوە و بەکارهێنانی جلی ژێرەوەی کوالیتی باش کە زۆر زۆر گرنگە تکایە پێش سەررجەیی و دوای سەررجەیی خۆت پاک بکەرە و خۆت وشکەرەوە کە زۆر زۆر گرنگە بۆ خۆپارێزی چ لە بۆنی ناخۆش چ لە توش بوون بە بەکتریا و کەڕوو سوڕی مانگانە شتێکی زۆر تایبەتە لە خانمان بۆیە ئەبێ زۆر بە تایبەتی گرنگی پێ بدرێ و پاک و تەمیز ڕابگیرێت تا زۆر سپاسدانەکەم وچانێکی کەم وەگەڕەمە خزمەتتان. ئەوەی کە بە درێژان 5 ئەڵقەیە تێگەیشتین دەربارەی بۆنی ناخۆشی هەناسە لە ناو دەما بۆنی ناخۆشی هەناسە هۆکارەکەی جیاوازی هەیە لەگەڵ جەستە لەگەڵ دامێن لەگەڵ پێ چۆن لە ناو دەمی مرۆڤە هەتاوەکو وشک بوونەوە زیاتر بێ بۆنی ناخۆشی هەناسەش زیاتر بێ هەتاوەکو دەردانی لیکە ڕژێنەکان زیاتر بێ بۆنی ناخۆشی هەناسە کەمتر دەبێتەوە بەڵام لە لەشی مرۆڤە هەتاوەکو ئارەق زیاتر بێ و هۆکارەکانی کۆکردنەوە هێشتنەوەی ئارەقەکە زیاتر بێ بەکتریا بە ئاسانی دایانگەنێنێت و بۆنیان ناخۆش دەکات لە ناوچەی دامێن و پێشە بە هەمان شێوە هەمان قسە ڕاستە لەبەر ئەوە بۆ خۆڕزگارکردن لە بۆنی ناخۆشی هەناسە ئاو خواردنەوەی زۆر پێویستە لە کاتێکە بۆ ڕزگاربوون لە بۆنی ناخۆشی جەستە و پێ و دامێنیش خۆشوشتنی زۆر گرنگە بەڵام وا باشترە ئەم خۆشوشتنە یان بە ئاوی سارد بێ یان بە ئاوێک بێت کە شیلەتێنی مەیلە و سارد بێ لە بەروی خودی ئارەقکردنەوەش دەکرێت دووبارە هۆکار بێت لە ناخۆشکردنی بۆنی لەشە لە بەروی کە ئارەق زیاترەکەیتەوە لە پاش حەمامی گەرم ئەگەر چی وە ئامۆژگاریەکرێت کە ئەو کەسانی کەیانێ بخەون پێش 2 کاتژمێر لە خەوتن حەمامێکی گەرمکەن شیلەتێنی مەیلە و گەرم بێ بەڵام کڵاو نەبێت لە بەرەوەی کە کاریگەری دەکاتە سەر پێست جگەلەوە بەکارهێنانی ئەو هەویری دانانی کە فلۆرایدی تێدا و فلۆرایدیش دژە بەکتریایە بۆنی ناخۆشی هەناسە کەم دەکاتەوە و بەکارهێنانی ئەو شامپۆیانی کە دژە بەکتریای تێدا بۆ ناوچەی بنباڵ بە تایبەتی بۆنی ناخۆشی بنباڵ کەم دەکاتەوە لە کاتێکە بەکارهێنانی شامپۆ ئەو شتانی کە بەکاردێنە بۆ شۆرنی دامێن ئەگەر دژە بەکتریای تێدا بێت باش نییە لەبەرەوەی کە تەوازن یاخود هاوسەنگی ناوچەی دامێن لە ڕووی وردە زیندەوەلەشکەکانەوە تێک دەدات و ئەمەش خۆی لە خۆیدا دەکرێت بێتە هەوکردنی کە ڕووی و بۆنی ناخۆشی دامێن دروست بکات ئەوەی کە زۆر تایبەت بوو لە هەموو ئەو زانیارانی کە فێر بووم بەکارهێنانی ئەلکۆهۆلی دەستە ئەو ئەلکۆهۆلی کە بۆ تعقیمی دەست بەکارهێندێ بۆی کە پاشێک کە قاچتان شوشت و وشکتان کردو نێوانی پەنجەکان بە کلێنس ئەو کاتە ئەو ئەلکۆهۆلە بەکاربێن بۆ ناوچی نێوان پەنجەکان بۆ ئەوەی کە بۆنی ناخۆشی قاچتان کەم ببێتەوە خدا یاربێ ئەڵلقەی داهاتوومان تایبەت دەکەین بە کۆکراوە و پوختەباسێک دەربارەی بەرنامەکانی ڕابردووی چارە وەک هەمیشە چاوتان لەسەر شاشە ڕەنگینەکەی کورسات نیوز و بەرنامەکەی خۆتان چارە بێ هەتاو کاتێکی ئێمە خزمەتتان ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسات قبول فەرمونون شەو شەوگارتان شاد خواتان لەگەڵ